وڵە خۆشەویستان دەچێنەوە تەوریەکەمی پرۆگرامی ئەمڕۆمە سەبارەت بە هەوڵەکان بۆ دۆزینەوەی منداڵەون بۆکانی هەڵەبجێ. لەم چەند ڕۆژەی دوایدا چەند چالکێکی جۆراوجۆر کاری جیاواز بۆ دۆزینەوەی منداڵەون بۆکانی هەڵەبجە بڕێوەچوو. مۆنومنتی هەڵەبجەش لە ساڵی 2012 هەڵبەتە لەو هەوڵەدایە کە منداڵەون بۆکانی شاری هەڵەبجە دۆزێتەوە بیانگەڕێنێتە بۆ لای کەسوکارەکانیان یاخودی بە سۆراخێکیان بکات و بتوانن ناونیشانێک لە منداڵەون بۆکانی هەڵەبجە بەدەست بخەن. بۆ مەبەستە ئێمە میوانداری زۆر بەڕێز محەممەد سەعید بەڕێزیان بەڕێوەبەری مۆنومنتی شەهیدانی هەڵەبجەن و بەشازێکی ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵماندان. کاک محەممەد سڵاو لێ بێم کاتت باش. ئەو کاتەی جەنابتان باش، ئەو کاتەی بینەرانی کورسات نویست باش. زۆر سپاس. سواز بۆم دیدارە. زۆر سپاس کاک محەممەد. کاک محەممەد، مۆنومنتی هەڵەبجە لە ساڵی 2012 بۆ یەکەمین جار یادی منداڵەون بۆکانی ڕێکخست. دەمێت بزانم کار و چالاکیەکانتان لە ئێستادا بۆ دۆزینەوەی منداڵەون بۆکانی هەڵەبجە بەکوێ گەیشتووە تا چەند دەتوانیوتانەکە ئەو منداڵانە بدۆزنەوە کە لە دوای ئەو کارە ساتە جیاوازانەی کە بەسەر هەڵەبجەدا هاتوون بوونە. بەڵێ. سپاس بۆم دیدارە، درود و سڵاو بۆ خوێنی سەربەرزی شەهیدانی کوردستان بەگشتی شەهیدانی کیمەبارانی هەڵەبجە بە تایبەتی. کەیسی منداڵانی لە ڕاستیە بۆ خۆی کەیسێکی زۆر زیندوو و کەیسێکی گرنگە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیە خاوەندارەتیەکە و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مندەنیش لەم بوارە ئیشان تێدا کردووە. ئێمە وەک مۆنومنتی هەڵەبجە لە ساڵی 2012 وەکو یەکەم ناوەندی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم یادەمان وەکو یادێکی ڕسمی ناسان لە شاری هەڵەبجە و لە دوای ئەو یادەوە هەموو ساڵێک لە 25 هەموو ساڵێکدا ئەو یادە بەرزڕاگیراوە بە هاوبەشی لەگەڵ با بڵێن بەڕێوەبەری گشتی شەهیدان و فەرکرانی هەڵەبجە و ڕێکخراوەکانی دیکە کە بە هاوبەشی لەگەڵ ئەوانە ئەم یادانە ساڵانە بەرزڕاگیراوە. لە یەک دوو ڕۆژی ڕابردوو لە مۆنومنتی هەڵەبجە لە هەمان ساڵیادا ئەو یادە بەرزڕاگیرا لەلایەن ڕێکخراوی کۆمەڵی قوربانیانە کە پێسا و بە چاودێری بەڕێز پارێزگاری هەڵەبجە. دیارە ئەمانە هەموو خەمێکن بۆ دۆزینەوەی منداڵەونبەکانی کیمەبارانی شاری هەڵەبجە. ئێمە لە ساڵی 2013 وەک مۆنومنتی هەڵەبجە کارمان لەسەر ئەو بابەتە جگەل لە ڕووی دۆزینەوە گەڕان بە دوای بابەتانە کردووە. لە ڕووی دۆکۆمنت و ئیشمان لەسەر کردووە کە کتێبمان نووسێ بە ناوی کتێبی منداڵەونبەکانی کیمەبارانی هەڵەبجە. لە ڕاستیە ئەو کاتە کە ئێمە ئیشمان لەسەر ئەم کەیسە کرد، کەیسی منداڵانی ونبوو لە شاری هەڵەبجە تەنها 42 منداڵ هەبوون کە خۆیان ناسان بوو کە وەکو منداڵی ونبوو کیمەبارانی شاری هەڵەبجە. لە دوای دۆکۆمنتکردنی ئەم بابەتە لە ڕووی کتێبەوە کاردانەوەی هەبوو ئەوەی کە بڵاو بوو لەناو کەسوکاری شەهیدانە. خەڵکانی دیکە هاتنە پێشەکەوتیان ئێمەش منداڵی ونبوومان هەیە. کەمە ساڵەکان ڕۆشن و ئەم بابەتە فراوانتر بوو. زانکۆکان و ناوەندە گرنگەکانی پەروەردە هاتنە پێشەوە بۆی کە ئەم یادە گرنگی زیاتری پێ بدرێ. هەر بە نمونە لە ساڵی 2016 کۆنفرانسێکی نێودەوڵەتی بۆ کرا لە شاری هەڵەبجە بە سەرپەرشتی زانکۆی هەڵەبجە و زانکۆی سلێمانی. ئەو کاتە لە مۆنومنتی هەڵەبجە ئەم یادێکی پڕشکۆی بۆ کرا و دەنگدانەوەی تایبەتی هەبوو ڕێکخراوە نێودەوڵەتەکان بەشدار بوون تێدا. وەکو وتم خەمی گرنگی هەمومان دۆزینەوەی منداڵەونبەکانە و زۆر کەس لەم بابەتە ئیشی کردو، بەڵام گرنگی ئەم کەیسە لەوەدایە کە کەیسێکە تاوەکو ئێستا ئەوانەی کە ئێمە قسەیان لەسەر دەکەین شاید حاڵ هەن کە ئەوانە لە ژیان داماون و هەم خانوادەکانیان لە ژیان داماوارسەکان لە ژیان داماوە و منداڵەکانی شاید حاڵەیەکە لە وڵاتی ئێران هەن. بەڵام ئەم کەیسە بەگشتی کەیسێکی زۆر تایبەتە بۆیە گرنگە لەسەر ئاستی باڵا کاری لەسەر بکرێت. ڕێکخراوەکان ئیشیان لەسەر کردووە، فەرمانگە حکومیەکان ئیشیان لەسەر کردووە، بەڵام لە ڕاستیە ئەمە چەندە کاری حکوومەتی هەرێمی کوردستانە هێندەش دەبێ حکوومەتی فیدراڵی عێراق لەم بابەتا داغڵ بکرێ و کاری لەسەر بکرێت لەگەڵ ئەوانە هەمانجی تایبەت لەگەڵ وڵاتی ئێران دروست بکرێ. چونکە ئێمە لە ڕابردوو ئەگەر وڵاتی ئێران هاوکاری و کۆمەکی خەڵکی ئاوارەی شاری هەڵەبجەی کردوێ بە سوپاسەوە، ئێستا حتمما لە ڕووی معنەوی و یاسایی و سیاسیشەوە کۆماری ئیسلامی ئێران پێویستی بوێت لە ڕێگەی ڕسمی و مفاتەحی ئەم بابەتە بکرێت کە ئەویش هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم حکوومەتی فیدراڵی عێراقە. بۆیە گرنگە ئەم کەیسە تەمەن زۆر تێنەپەڕێ بەسەریا کە بەداخەوە ئەوە 36 ساڵ تێپەڕێ بەسەریا، زیاتر تێنەپەڕێ بەسەریا. ئەم کەیسە لە ڕێی هەردوو دەوڵەتی ڕسمی و یەکلایی بکرێتەوە ئیش لەسەر ئەم بابەتە بکرێت. چونکە ئەم بابەتە ئەگەر بابەتێکی مرۆڤ بێەوە تا ڕادەیە بوعتێکی سیاسیشی لە خۆی گرتووە ئێستا کە لە بینی هەردوو وڵاتە هەیە. چونکە ڕەنگە دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران ئێستا چاوی لەوە بێ حکوومەتی عێراقی فیدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ڕسمیدا مفاتەحی ئەم بابەتە بکەن. کاری ڕێکخراوەکان ڕەنگە نەتوانێت
بەکاملی ئەم ئیشە بەرێ بڕێەوە یاخود لەسەر ئاستی پارێزگا کە ئیشی لەسەر کراوە لە ڕاستیا لە توانای پارێزگاریشان نییە چارەسەرکردنی ئەم کەیسانە بۆ ئێمە کەیسێکی گرنگە ئومێد دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمانجی لەگەڵ حکوومەتی عێراقا خەمێکی جددی و تایبەت لەسەر ئەم کەیسە بخۆن بۆ ئەوەی پێش ئەوەی خوانە خواستە خانەوادی منداڵانم بوو ژیان بەجێ بێڵن بۆ خەمەوە نەچنە ژێرگەڵەوە. کاک محەممەد هەوڵەکان بۆ دۆزینەی منداڵەوونبووەکان جیاواز دەوەی کە لەلایەن کە سوکاری منداڵەوونبووەکانەوە ئەدرێت جیاواز هەوڵانێکی ئێوە وەکو هەرێمی کوردستان وەکو پارێزگای هەڵەبجا ئەم هەوڵانە ئەدەن بۆ دۆزینەی منداڵەوونبووەکان لێرە بەشێک لە منداڵەوونبووەکان کە باستان لێوە کرد وا گومان دەکرێت کە لە وڵاتی ئێران دابێت ئایا هەوڵەکان لێ بکوێ گەشت چۆن ئەتوانن ئێوە ئەم منداڵانە بدۆزنەوە کە لە وڵاتی ئێراندان ئەم منداڵانە خۆیان چۆن ئەتوان ناسنامەکانی خۆیان بدۆزنەوە هەوڵێکە دەنان ئەو منداڵانەوە کەون بێتن و بیانوێت باکە سوکارەکانیان شاد بنەوە. لە ڕاستیە چۆن لێرە ئێمەی کە سوکاری منداڵانی من بوو لە خەمی دۆزینەوەی منداڵەکانمانێن بە هەمان شێوانشی کە بە جۆرە جۆرەکان خۆیان زانیوانێکەوەن بوون ئیدعای ئەویان کردوکەون بوون یاخود لە دوای کێشەی ویراسی و کێشەی خانەوادیان بۆ دروست لە وڵاتی ئێران ئەوانش بە هەمان جۆر بە دوای چارەنووسی خۆیانان دەگەڕن بە نمونە لە ڕابردووی ئێمە چەند منداڵێکە دۆزرایەوە کاک زمناکۆ کاک ئالان ئەعەزەم خان مریەم خان ئەوانە بە جۆرە جۆرەکان هەمان کێشیانە بوو کە باسم کرد لە ڕێگەی ئەوە دۆزراونتر لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە دۆزراونتر لە وڵاتی ئێران هەوڵەکان بەردەوامن بەڵام ئەم هەوڵانەوە کوتم پێویستی بەوەی زیاتر چڕکرێتەوە هەوڵەکان زیاتر بایەخی پێ بدرێت چونکە وکتم ئەم کەیسە کەیسێکی زۆر گەورەیە ڕەنگە ڕێکخراوێ یاخود تەنها لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە نەتوانن چارەسەری ئەم کەیسە بکەن و دۆزینەوەی هەر منداڵێکیش کە لە وڵاتی ئێران دەدۆزرێتەوە ئەوە 36 ساڵ ئێمە باز لەوە دەکەین کە تێپەڕێ بەسەر بوونبوونیان لە ڕاستیا وەکو وایە 36 ساڵ ئەم منداڵە لە زیندانێکی سیاسیا بوو بێت بە جۆرە لە جۆرەکان یاخود دەستی بەسەراگیریا بێ یاخود دوور بۆ لە ژیان و ئەو بیئی کە خۆی تێدا لەدایک بۆ تێدا ژیاوە ئێستا دۆزینەوەی ئەم منداڵە کە ئەدۆزرێتەوە لە ڕاستیا کە دێتەوە هەڵەبجە پێویستە لەسەر ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە ئاوری جدی لێ بدرێت لە ڕووی مادی و معنی ئاوری جدی لێ بدرێتەوە واتە ژیانێکی تەواو و پرفکتی بۆ دابین کرێ بۆ ئەوەی ئەو ڕابردووی کە هەیەی بە ئاسانی فرامۆشی بکە و هەماهەنگی تایبەت دروست کرێت لە بینی هەردوو وڵات و هەردوو ئەو خانوادانەی کە ئەم منداڵی چەند ساڵێکە لێ ژیاو لەگەڵ ئەم منداڵێکی ئێستا دێتەوە ئاشنا بێت و پێیان بۆ ئەوەی ئەو تێکەڵاوی کە هەیە ساڵانێک تێنە پڕێ بتوان بە چەند ساڵێکی کەم ئەو تێکەڵاوی دروست کرد لە نێوان هەردوو خانەوەدا کە ئەمەش گرفتێکی سەرەکی هەیە کە لە ڕووی دەرونی و ئەو منداڵانە کە دۆزراونەوە بەداخەوە ئەو تۆزە کێشانیان هەبوو لە شاری هەڵەبجە. بەڵێ کاک محەممەد وەڵامی حکوومەتی فیدراڵی بۆ داواکارەکانی ئێوە چییە بووی کە بتوانێت زیاتر هاوکار و هەماهەنگ بێت لە دۆزینەوەی منداڵە بووەکانی هەڵەبجەدا؟ بڵێ لە ڕاستی وەزارەتی کاروباری شەیدان ئەنفاکراوان کە بردێکی تایبەتیان دروستکرد لە 2 ساڵی ڕابردوو تایبەت بە دۆزینەوەی کەیسی منداڵەوونبووەکانی کیمەرانی شاری هەڵەبجە بەڕێز مامۆستا کامەران بەڕێوەبەری گشتی شەیدان ئەنفاکراوانی کیمەرانی هەڵەبجە خۆی لەو بۆردەدا ئەندامە ئێمە کۆمۆنمنت لەو بۆردەدا ئەندامنی بەڵام دوور نزیک چه ئاگامان لە بابەتەکانیان هەیە لە ڕاستیان نازام تاوەکو ئێستا حکوومەتی فیدراڵی عێراق وەڵامگوی چی بۆ ئەم کەیسە ئەوە ئەو وەڵامە لای وەزارەتی کاروباری شەیدان ئەنفاکراوانە بەڵام ئەوەی کە ئاگادار بین خەمەکان زۆرن بۆ دۆزینەوەی منداڵەوونبووەکانی هەڵەبجە بۆیە دووبارە تەئکید لەوەکەم و ئەم خەمانە هەموو بکرێن بە چەپکە گوڵێک و هەمان بەیەک و ئیشکەن لەسەر ئەو بابەتە نەک ڕێکخراوەکان بەجێ ئیشکەن و یاخود حکوومەت بەجێ ئیشکات و هەمووان بەیەکەوە جوانتر دەتوان خەمی ئەم خەمە گەورە بخۆن و دۆزینەوەی منداڵەوونبووەکان لە ڕاستی لە ئەگەرێکی قورسۆ بێتە ئومێدێکی باش بۆ کە سوکاری شەیدان و کە سوکاری منداڵەوونبووەکانی کێوەرانی شاری هەڵەبجە بۆ ئومێد دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان بە زووی مفاتای حکوومەتی عێراق بکات و بۆ ئەوەی وەڵامگوی دەوڵەتی ئێران من دەستکەوێت کە بزانین ئەوان لەم بابەتە تاوەکو چ ئاستێک ئامادەن کە بێنە پێشەوە بۆ هاوکارکردنی ئەم بابەتە کە دڵنیاشم کە حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران زۆر هاوکارە بێت لەم بابەتە بەڵام پێویستی بەوەی لە ڕێگەی ڕسمیەوە مفاتحەی بابەتە بکرێت. بەڵێ کاک محەممەد ئامارێکتان لە بەدەست تا سەبارە بە منداڵەوونبووەکان دەزانن کە ژمارەیان بە دیاریکراوی چەنە تاکو ئێستا چەند منداڵتان دۆزیوەتەوە چەند منداڵ بە کەسوکارەکانیان شادکراونەتەوە کەیسەکان چەنە؟ ئەو ئاماری کە لە دادگای بەڵێ ئەو ئاماری کە لە دادگای بەرایی شاری هەڵەبجە ئێستا تۆمارکراوە کە خۆشبەختانە بۆتە کەیسێکی یاسایی ژمارە 178 منداڵ کە 73 خێزان خاوەنداریەتیان دەکەن تۆمارکراون لە دادگای بەرایی هەڵەبجە وەکو منداڵی و کێوەرانی شاری هەڵەبجە کە ئەمانە خێزانەکەیان چونتە بەردەم حاکم و وتیان پێشکەش کردووە کە ئەوانە منداڵی ئێمەن و
بە جۆرە جۆرەکان کە شاید حاڵشەیە لەسەر ونبوونی ئەم منداڵان لە وڵاتی ئێران ئەمانە وەکو دۆسێت تۆمارکردن دادگای بەرایی خۆشبەختانە وەکو وتم کەیسێکی یاساییە ئەو منداڵانش کە تاوەکو ئێستا درۆزراون تۆ ژمارەیان 8 منداڵە کە چوارن لە ڕێگای شیکاری دێنەوە بە خانوادەکانیان شاد بوونەتەوە و چوارش لەوانە لە ڕێگای ئەوەی کە تەمەن زۆر تێنەپەڕی بەسەر کیوەمەرانی شارەجە لە ڕووی ناسینەوە پێش دۆزراونەوە ئاشناکراونەوە بە خانوادەکانیان و چەند منداڵێکی دیکەشەیە کە ئیدعای ئەوەیەکەن هەم لە وڵاتی ئێران هەم لە کوردستانی خۆمانەکە ئەڵێن ئێمە منداڵی ونووی کیوەمەرانی شار هەڵبجێن بەڵام لە ڕاستیە بەهۆی ئەوەی کە کەیسەکە پێویستی بە شیکاری دیێنە هەیە و شیکاری دیێنەش لە وڵاتە تا ڕادەیەک بۆی ئەو کەیسانی ڕابردوو کە لە هەڵبجەیەک لای کراونەوە لە شارەکانی دیکەی کوردستانە تا ڕادەیە گومانی دروست کرد لەسەر ئەو بابەتانە و کێشە دروست بوو لە کەیسی منداڵان ون بووە بۆ یەکەمێک خانوادەی سەربەرزی شەیدانی کیوەمەرانی هەڵبجە و خێزانی منداڵانەکان تا ڕادەیە بێ ئومێد بوون لە دۆزینەوەی منداڵەکانیان و ترسان لەوەشی لە ڕاستی ئەگەر منداڵێ بدۆزرێتەوە خوا نەخواستە منداڵی ئێوان نەبێ هەر بۆیە ئەم بابەتە پێویستی بە سنتەرێکی تایبەت هەیە ئەگەر لە شاری هەڵبجە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت سنتەرێکی باوەڕپێکرا و جێگای ئومێدی هەموو کەسوکاری شەیدان دروست بکات لە بابەتی تێستی دیێنئە لە شاری هەڵبجە لە تەندروستی هەڵبجە ئەو بابەتە بایەخی پێ بدرێ ئومێد دەکەین کە ئەو بابەتە بێتە واقع و ئیشی لەسەر لە شاری هەڵبجە بۆی ئێمە لە ڕاستیە ڕێگای دووری وڵاتانمان لێ نزیک بێتەوە هەر بە نمونە هەندێک لەو کەیسانەی کە لە ساڵانی ڕابردوو ئیشی لەسەر کراوە براوەتە وڵاتی بریتانیا لە کۆلێجی شاهانەی کینگ کۆلێجی وڵاتی بریتانیا ئیشی لەسەر کراوە کە ئەمە ڕەنگە لە ڕووی ئەمنی قەومیشەوە باش نەبێ بۆ ئەوەی کە جۆریەتی خوێنی کەسوکاری شەیدانی کیوەمەرانی هەڵبجە و ئەم ناوچەی ببرێتە دەرەوەی وڵاتەوە کە ئەمە لە ڕووی ئەمنی قەومیەوە تا ڕادەیەک لەوە چه گرفتێکی هەبێ بۆ کەیسی منداڵانەکانی کەیسی گەلی جینۆسایدی گەلی کورد بەگشتی بۆیە ئومێد دەکەین ئەو سنتەرە لە شاری هەڵبجە بایەخی پێ بدرێت دروست بکرێت. بەڵێ کاک محەممەد بەڕستان وەکو کەسوکاری منداڵەون بۆکانی هەڵبجە جیاوازەوەی کە بەڕێبەری مۆنمنتی هەڵبجەن وەکو کەسوکاری منداڵەون بۆکانی هەڵبجە کتێبێکتان دەرکردووە سەبارەت بە ئەو منداڵەون بووە دەمێت باسێکی ئەو کتێبەمان بۆ بکەیت. بەڵێ من ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو هەر لە ساڵی 94ەوە کە ئەو ساڵانش تا ڕادێک کە منداڵ بووم بەدەواچوونم بۆم کەیسە کردو بە حکمەوەی کە خۆم خاوەنی خوشێکی ون بووم و 1 ساڵ و 5 مانگ تەمەنی هەبوو لە نەخۆشخانەکانی ئێران لە باوەشی خۆم دایان بڕیوە تەنانەت من کە خوشکەمیان دەبردیان هێوامدا وامەزانی دەیبەن چکلێتە نوقلێک لە عابەیەکی بۆ دەکردن بەڵام لە چەند ڕۆژێکە ئەم منداڵە وەکو بڵێ ڕاهێنانیان لەگەڵ مندا دەکرد بۆ یەکە نیان هێنایە من قسە نەکەم ڕۆژێک نیان هێنایەوە هاوار و داد و بێدادم کرد کوا خوشکەکەم لەو سەردەما دکتۆرێکی سستەرێکی زمانی تێکەڵ لە فارسی کوردی لە ڕاستیان کە من 6 ساڵ تەمەنم بوو بە سرنجێک منی ترسان کە ئەوەی بێدەنگی هەڵبژێرم بەڵام کە گەڕام و کەسکارم دۆزیێ لە شاری پاوەی کوردستانی ڕۆژهەڵات خێرام چیرۆکەم بۆ باسکردن بەڵێ من لە ساڵی 2013 لە دوای ئەوەی کە یەکەم یادمان لە مۆنومنتی هەڵبجە بەڕێ کرد بۆ یادیی ڕۆژی 25 منداڵن بۆکان لە ساڵی 2013 هەوڵێکی شخصی خۆم ئەم بابەتەم کرد بە دۆکمنت و لە ژێر ناوی کتێبێک بە ناوی کتێبی منداڵەکانی کیوەمەرانی شاری هەڵبجە وەکووتم ئەو کاتە 42 منداڵی ون بوو هەبوون کە دەیانگوت ئێمە منداڵی کیوەمەرانی شاری هەڵبجە خێزانەکانیان چیرۆکانم لێوەرگرتوون کتێبەکە موجودە لە مۆنومنتی هەڵبجە و خۆشبەختانە ئەوەی لە ناو کتێبەکەی منە تۆمار کرا دوو لەو کەسانەی پێش دۆزینەوەیان کە بدۆزرێنەوە لە ناو کتێبەکەی منە ژیان نامەیان هەبوو لە ساڵانی ڕابردووش کە دۆزرانەوە دووبارە ژیان نامەکانم ئەپدێت کردوێتەوە و چاپم دۆکمنتم کردو کە بە زمانی عەربی بڵاوی کەم و ئینشاڵڵا لە ساڵانی ئایندا ئەوش بەردەست دەبێت بە زمانی عەربی کە ئەم کتێبە کراوە بە زمانی فارسی بە زمانی ئینگلیزیش بۆ ئەوەی ئەم کەیسە لە کەیسێکی لۆکاڵی و هەڵبجێ بێتە کەیسێکی نێودەوڵەتی و کتێبەکە پێشکەشی ئەو ناوەند و ڕێکخراوانە ئەکرێن کە تایبەتن و لە وڵاتانی دەرەوە سەردانی مۆنومنتی هەڵبجە دەکەن ئەمە هەوڵێکی شخصی خۆم و کە پێش ئەوەی لە ساڵیان ڕابردوو و فەرمانبەر کە لێرە کارم کردووە لە مۆنومنتی هەڵبجە ئەم کەیسەم لە ڕووی دۆکمنتەوە چۆن بڵێ دۆکمنت کردو و دەوڵەمەندم کردو و تا ڕادەیەک هۆکار بوو بۆ ئەوەی ئەم کەیسە هەنگاوێک بچێتە پێشەوە بکەوێتە سەر پێی خۆی و خۆشبەختانە ئێستا کەیسێکی یاساییە و کەیسێکی گرنگە و حکوومەتی هەرێمی کوردستان بایەخی پێدا ئومێد دەکەم ئەو باخی کە پێداوە زیاتر بایەخی پێ بدا و بۆ ئەوەی ئێمە قسە لە ساڵانێکی دوور نەکەین بتوانین منداڵەون بۆکانی کیوەمەرانی شاری هەڵبجە بە خانەوادەکانیان شاد بکەینەوە. بەڵێ کاک محەممەد لە کتێبەکەدا جیاواز لە ناوی ئەو منداڵانی کە ون بوونە ئەو ژمارەی کە لە بەدەستا بۆ لە کتێبەکەدا جێگیری کردووە کەیس هەیە لەناو کتێبەکە داواتە بەسەرهات هەیە لە کتێبەکەدا تا چۆن تۆ بەم شێوازە خوشکەکەت لە دەست داوە لەناو کتێبەکەدا چیرۆکێکی دیکەی هاوشێوە یاخود بازەوە دەکات کە چۆن ئەو کەسانی کە منداڵەکان ون کردووە شێوازی گێڕانەوەکانیان لە کتێبەکەدا باس بکرێت. بەڵێ لە ڕاستیە زۆربەی چیرۆکان چیرۆکی خەم ئامێزن و چیرۆکی دڵتەنگن
بنمونە دایکێک کە لە شاری کرماشان ئەو کاتێک کە بۆی سەختی برینەکان و پیان و گوتون بڕۆنە حەمامەکان خۆتان بشۆرن جلوبەرەکاندان دابکەنن کاتێک ئەم دایکە لەگەڵ منداڵەکە دەچێتە یەکێ لە ئەو شوێنی خۆشۆردنانی لە شاری کرماشان لەو دقا ئایا بە سوڵفەیە بێ ئایا بە هەر بابەتێکە بێ کارەبا لەم خەڵکانەیە کوژێنەوە خاتونێ دێ بەم دایکە ئەڵێ منداڵەکەتم بەری ئێستا بۆ دێ ئێستا یێنمەتەوە کارەباکاڵەکەین بۆی هاوکاری بکە بەڵام ئەم دایکە لەو دقیقە منداڵەکەی لێوەرەگیرێتەوەکو 4 ساڵی ڕابردوو لە چاوەڕوانێ ئەمێنێتەوە کە ڕاستی ئەمە چاوەڕوانێکی زۆر قرس و هەموو چیرۆکانیش بەم شوێن لە کتێبەکەی مندا کە تۆمار کراون کە لە ڕاستیە هەمویان چیرۆکانی غامزن چۆن بڵێ بەجۆر لە جۆرەکان فێڵ لە پشتی بردنی منداڵەکان هەبووە خوا نەخواسە ئایا بۆ کارێکی بابەتێکی خراپ بەکاریان هێنابن ئەم منداڵاندا هەندێکیشیان لە ڕاستیە دەستی خانەوادی باش کەوتون بە نمونە کاکەزم ناکۆ کە لە دوای 22 ساڵ لە چیوەڕانی هەڵەبجە دۆزرایەوە دەستی خانەوادی کوبرای حەمیدپور کەوت بوو لە وڵاتی ئێران کە خانەوادێکی زۆر باشون توانیان ئەم مناڵەت تەبەنی بکەن و پەروەردەی بکەن چیرۆکان تا ڕادێک هەندێکیان زۆربیان ئەتوانم بڵێم چیرۆکی ترسناکیان لە پشتۆی بەڵام هەندێکیشیان خۆشبەختانە کە دەرکەوتون خانەوادەی باش تەبەنی منداڵانیان کردوواتە دوو جۆرن چیرۆکان بەڵام بەگشتی بەداخەوە چیرۆکان چیرۆکی بە جۆرە جۆرەکان خەمئاوێنز و جێگای ئەوە نین منداڵەکان بە ئاسانی بدۆزرێنەوە و ڕەنگە بابەتێکی خراپ لە پشتی چیرۆکانیانەوە هەبوو بێ. بەڵێ کاک محەممەد بەڕستان وەکو بەڕێبەری مۆنومنتی هەڵەبجۆک و کەس و کاری ونبووەکانی لە ئێستادا باشترین پرۆپۆزال باشترین ڕێگە چارەکە ئێوە بە باشی بزانن بۆ ئەوەی کە منداڵە ونبووەکانی هەڵەبجە بگەڕێنرێتەوە بۆ ئامێزی کەس و کارەکانیان چین پێشکەشی کێتان کردووە ئومێدتان هەیە کە بۆتان جێبەجێ بکرێت. بەڵێ لە ڕاستیە ئێمە هەموو ئومێدەکانمان لەسەر حکوومەت هەرێمی کوردستان چۆن بڵێ هەڵچنیوە بەڵام لێرەشەوە داخوازیەکەین هەموو حکوومەت هەرێمی کوردستان و ئەو خەڵکانەشی کە ئیش لەسەر ئەم کەیسە دەکەن هەمووان بە یەک نەفەس کار لەسەر ئەم بابەتە بکەن چونکە پەرش و بڵاوی لە بابەتەکە ئابینین بێ ئومێدی لە بابەتەکان ئابینی ئومێد دەکەین هەموو ئومێدەکان بکەن بە یەک ئومێد و بە دوای ئەم کەیسەدا بڕۆن سەرنجام ڕێگای هەمومان بچێتەوە سەر ڕێگای حکوومەتی فدراڵی عێراق کە لێەوە بە گرنگی لەم بابەتە بڕوانرێت چونکە ئەم کەیسە ئەگەر کەیسێکی هەڵەبجەی بێ سەرنجام ئەوێ بکرێت بە کەیسێکی نێودەوڵەتی چونکە ئەمە ئەگەر لە ڕابردوو مێژوێکی تراژێ ئامێزە بەسەر ئەم شارە هاتووە ئێستا ئێمە ئەم مێژە تراژێ ئامێزە تەبەنی بکەین بۆ ئەوەی نەوەی ئایندەی ئەم وڵاتە خوا نەخواستە دووبارە تاوانکاری و کارەساتێکی بۆ شێوەی بەسەردانێتەوە و لە ڕووی بەدەستێنانی مافەکانی گەلی کورد و مافی شاری هەڵەبجە و جینۆسیارکردنی گەلی کورد و ئێمە ئەم کەیسە بە کەیسێکی گرنگ لە بەرچاو بگرین و ئیشی تایبەتی لەسەر بکرێن بۆیە هەر ئومێدمان ئەوەیە هەمووان بەیەکەوە ئیش لەسەر ئەم بابەتە بکەن و لە ڕێی هەردوو حکوومەتەوە مفاتح حکوومەتی ئێران بکرێت و ئەم بابەتە بە شێوەیەکی ڕسمی لە وڵاتی ئێرانە ئیشی لەسەر بکرێ و کۆبوونەوەی فەرمی لە نێوان هەردوو وەزارەتی خارجی و حکوومەتی فدراڵی عێراق و حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانە لەسەر ئەنجام بدرێ بۆ ئەوەی ئەوان داتای فەرمی باشیان لە حکوومەتی ئێران بەڵام ڕەنگە پێویستیان بە وەکوتم ئەو لایەنە فەرمیە بێکە لەگەڵیان گفتوگۆ بکات بۆ ئەوەی ئەم کەیسێک لای بکرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز محەممەد حەمەد سەعید بەڕێوەبەری مۆنومنتی شەیدانی هەڵەبجە سپاس بۆ تۆ سپاس بۆی کە لە بەیانی ئەمریکای کوردستان دەگەڵمان ئامادە بوویت.